وزیر دەرێ رووسیا تەکەس کرد و وڵاتی وی بە جدی کار لەسەر ئاواکردنا کۆمیتەیە دەستوریە سووریە دەکێ و ئاشکارە کرد و پێنگامنە کێمش بۆی ئاواکردنێمانە. سێرجی لاڤرۆڤ وەزیرە دەرێ رووسیا دە گوتارێکی دەکو لە پێشیا خوێندەبانن پەیمانگەها مۆسکۆە پەیوەندی ناودەوڵەتی پێشکەش کرد گوت و رووسیا لەگەڵ هەپەیمانên خوا تەڤایە هەوڵن خوا خستنە گەردەک و کۆمیتەیە دەستوریە سووریێ وەرێ ئاواکردن. لاڤرۆڤ ئاشکارە کرد کوژە 105 ناوێن ئەندامên کۆمیتەیە دەستوریە سووریێ بەتەنێ دوو ناومانەدا و ژمارەیە ئەندامên کۆمیتەیە دەستوری وەرنە داوی ئانین ئەگەر تو ئاستەنگی نەونە پێش ئەگەر هەیە کۆمیتەیە دەستوری دەدەمەکە نێزیک دەوەرێ ڕاگەهاندن دەربارەی ڤەگەرا پەنابەرên سووریە بۆ سەرزێدن خوا وەزیرە دەرێ رووسیا تەکەس کرد و گەلک وڵاتên یەکێتیە ئەوڕۆپا ئەو وڵاتên هەرێمیین و پەنابەرên سووریێ لێهانە نکارن کەش و هەوایەکە گونجاوش بۆ وان پەنابەران دابین بکەن. لاڤرۆڤ تەکەس کرد و وڵاتên ڕۆژئاوایی کار ji بۆی ڤەگەرا پەنابەرên سووریێ ناکن و بەتەنێ رووسیا و هەندستان و چین کار ji بۆی ڤەگەرا پەنابەرên سووریێ بۆ سەرزێدن خوا دەکەن و چارەسەر نەکردنا کریزا سووریێ بریا چارەسەریەکە سیاسی ڕێگرە لە پێشیا وڵاتên ڕۆژئاواییدا و کار ji بۆی ڤەگەرا پەنابەرên سووریێ نەکەن. وەکە لاڤرۆڤ گوتیە حتاوەکە نها نێزیکی مەلیۆنێک و 500,000 پەنابەری سووری ڤەگەریانە سەرزێدێن خوا و ئەv گوتنێن دەڕاگەهاندنێ دەربارەی ڤەگەرا پەنابەرên سووریێ تێنە کرێن مەبەستێن سیاسی جیهانە.